ئازان و خۆشەویستان لە چاوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەینەویش ئاسانکاریەکان لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە. تەکنۆلۆژیا دەزانی ساڵ لە دوای ساڵ تەنانەت هەفتە لە دوای هەفتە نوێکاری و شتی نوێ دێتە ئاراوە کە هەمووشی ئەمان لە پێناو خزمەتە بە مرۆڤایەتی لە پێناوی کەم مرۆڤ سوودی لێ ببینێت هەرچەنە بە دیوێکی دیکەدا لەوانەیە کەسانێکە من لە ڕێگەی تەکنۆلۆژیا و زەروزیانێکی زۆر بە کۆمەلگا بێت بەڵام دیوە باشەکەی سوودەکانی ئاسانکاریەکانی زیاترە. بزانین لە کۆمەلگای ئێمەدا چۆن بتوانین سوود لە ئاسانکاریەکانی تەکنۆلۆژیا وەربگرین لە کایەکانی ڕۆژانەماندا لە مامەڵەکانماندا لە زۆر شتی دیکەدا کە دەبنە ئاسانکاریێکی باش لە ژیانی ڕۆژانەماندا. لە هەولێرەوە میوانێکمان دەبێت بەڕێز مامۆستا فوادزادە پسپۆری تەکنۆلۆژیا و زانیاری. مامۆستا یاسڵای خوا لێ بە سوپاس بۆ ئەم دەرفەتە. سڵای خۆی گەورە لە جەناویشتان و لە هەموو بیسەران و بینەرانیشتان. مامۆستا زۆر جار کە باز لە تەکنۆلۆژیا و بابەتەکانی زانیاری ئەو شتانە دەکەین یەکسەر تەکنۆلۆژیا لە چوارچێوی موبایلێکدا کۆئەکەینەوە لە کۆوەڵگایمەدا بەو شێوازەیە بەڵام دەکرێت لە زۆر کایەکانی ژیانماندا ئێمە سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین. گرنگترین ئەو نوێکاریانە ئەو زانستە نوێ چییە سەبارەت بە تەکنۆلۆژیا بۆ خزمەتی مرۆڤایەتی؟ منای خۆی گەورە میهرەبان، سپاس بۆ جەنابیشتان و سپاس بۆ ئەو دەرفەتە. سەبارەت بەو بابەتێک کە باستان کردیە بابەتێکی زۆر گرینگە و بە تایبەتی لە سەردەمی ئەمڕۆمان بەهۆی پێشکەوتنە خێراییەکانی تەکنەلۆژیا و بەهۆی بڵین خێرایی بوونی ژیانی مرۆڤەوە پێویستە لە هەندێک حاڵەت هەیە ئەو بەرەو پێشبردن و یاخود سوود وەرگردن لەو زانست و زانیارانی دەور و بەرمان بێگومان ئەیشیان خێراییەکی بەسەرداچووە و گۆڕانکاری بەسەرداچووە واتە ناتوانین کە ئەوەی نزیکەی بۆ نمونە 50 ساڵێک پێش ئێستا هەر هەمان ئەو سیستەمە یاخود هەر هەمان ئەو بیرۆکەی کە 50 ساڵ پێش ئێستا هەبووە هەر هەمان ئەو بیرۆکەی بەکاربینین تا بتوانین سوودی لێوەرگرنی خۆشمانی پێ بەرەو پێش ببین. بێگومان بە پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا و بە تایبەتیش خاستن ئەو چەند ساڵی ڕابردوو دەتوان بڵێم لە 2 ساڵی ڕابردوودا بەهۆی تەکنەلۆژیایەکی یاخود شۆڕشێکی نوێی تەکنەلۆژیای زانیاری کە پێی دەگوترێ زیرەکی دەست کرد کە AI ناو دەبرێتن ئەویشیان چۆن دەڵێ بە شێوازێکی 180 پلە شێوازی گۆڕینی فێربوونی مرۆڤایەتی چۆن دەڵێ گۆڕانی بەسەردا هاتووە و بەردەوامیش گۆڕانی بەسەردا دێتن و زۆ خێراش دەبێتن. دەبێت هەر کەسێک و لە لای خودی خۆیەوە بتانی بڵین هاوتەریب بتانی ئەو سوود لەو تەکنەلۆژیانویانەوە گریتن تا بتانی خۆی بەرەو پێش بباتن و خۆی بباتە بڵین ئاستێکی بەرزتر بۆ فێربوون. زۆر باشە کاک فواد وەکو دەزانین ڕۆژ بە ڕۆژ تەکنۆلۆژیا لە پێشکەوتنایە و ئەوە هۆشیاری خەڵکی هەرێمی کوردستانیش دەکرێت بڵین هۆشارێکی کەمیان هەیە. ئایا دەکرێت تەکنۆلۆژیا سنوورێکی بۆ دیا بندرێت ئەم پێشکەوتنانەیە خود تەتاوەکو بێت پێشکەوتنەکان زیاتر بێت و ئاسانکاری زیاتر لە ژیانی خەڵکدا دەکات؟ بەڵێ سەبارەت بەوەی خۆشبەختانە تەکنەلۆژیا یەک شتێکی هەیە کە چۆن دەڵێ زۆر سوودی لێ دەبیندرێتن هەموو کەسێک دەتوانانی سوودی لێ بینی بە شێوازێک لە شێوازەکان ئەگەر بێت و بێگومان کات و بڵین ئەو جوهدەی کا دەتەوێت لی بەکاری بینیت و تا بتوانانی سوودی لێ ببینێ. بێگومان یەک لە سوودە گرنگەکانی وەکو باسمان کرد تەکنەلۆژیاوەیە کە هەموو کەسێک دەتوانی دەستی پێی بگات بەڵام میکانیزمی بەدەستگەیشتن و میکانیزمی بەکارهێنان و جێبەجێکردنی لەسەر خودی ئەوجە چ لەسەر کۆمەڵگا بیتن چ لەسەر تاکە کەسی بیتن ئەویان دەگەڕێتەوە سەر بیرۆکە و یاخود بیرکردنەوەی کەسەکە چۆن دەتوانی سوود لەو تەکنەلۆژیا یاخود چۆن دەتوانێت لە هەر زانستێک بیتن بڵین سوودی لێ بینیتن. بێگومان هەرێمی کوردستانیش خۆشبەختانە بەشێکە دەتوانین بڵین لەو پێشکەوتنانە و هەروەها دەتوانین بە شێوازێکی ڕاستە و خۆ
دەتوانین بەکاریان بهێنین و دەتوانین سوودی لێ بین و هەروەها بەرهەمهێنەریش بین جگە لەوەی کە تەنها وەکو بڵین بەکارهێنەر بەکاری بینین بێگومان یەک لە بڵین کە بەهۆی ئینتەرنێتەوە چۆن دەڵێ هەموو ئێستا وەکو گوندێکی بسوچی لێ هاتووە هەموو دنیا واتە من دەتوانم لەو سەری دنیا و تا ئەو سەری دنیاە ئەو لینکە دروست بکەم یاخۆت هەر زانستێک بتن بمەوێ بەدەستم بکە ڕاستە لەوانی هەندێک بڵین بربەست هەبیتن تا بتوانم بگەمە زانستە دروستەکە بەڵام بە هەوڵدان بێگومان پێی دەگەین و دەستمان دەتوانین پێی بگات. بەڵێ کاک فوات لە پێشکی بەرنامەکەمان داماژەم بەوە کرد کە لە زۆری لە وڵاتاندا لە ڕێگەی تەکنۆلۆژیا و ڕۆتیناتێکی زۆر کەمەکرێتەوە بۆ ئاسانکاریەکانی ئەم کەسانە لەوانە مامەڵەیەکی ئۆتۆمبیلە یاخود هەر مامەڵەیەکی دیکەیە پاسپۆرت یا شتێکی دیکەیە ئەم کەسە هەر لە ماڵەوە فۆرمی پڕکاتەوە ئیدی دوای چەند ڕۆژێک هەموو ئەولیاتی ئۆتۆمبۆلەکەی بۆ نم بدێتەوە بۆ ماڵەوە بۆ ئەمە ناگوازێتەوە بۆ وڵاتی ئێمە لە کاتێکدا حتمما لە ڕووی داراییشەوە بۆ حکوومەت ینی قازانجی تێعبینەکە ئەم ئاسانکاریە بۆ ئەبێت بەم ڕۆتیناتە زۆرە جاری وایە بە چەند کاتژمێرێک ئەوەستین لە کاتێکدا ئێمە لەو پەڕی تەکنۆلۆژیایین دەکرێت لەو پەڕی ئاسانکاری بکرێت بۆ کۆمەلگای ئێمە. ڕاستە مامۆستاجان سەبارەت بە ئەو بابەتێک کە باست کرد ڕاستە زۆر دروستە بەڵام یەک شت هەیە دەتوانین بڵین هەندێک پێویست بە هەندێک پێشینە هەیە بۆ نمونە پێویستمان بە ئینفراستراکچەر یاخود بنیاتنانێکی تەکنەلۆژی هەیە تا بتوانین ئەو سیستەمە یاخۆت ئەو بابەتەیە لەسەر جێگیر بکەین ئەوەشان بێگومان پێویستی بە تاڕادەیەک بودجێکی تایبەت دەبێتن بۆ ئەوەی بتوانین کە ئەو ئەم ژێرخانەی کە باسێکی ئەم بناغەیە پێویستی بە چەند ساڵ هەیە ینی ئەم بناغە و ئەم ژێرخانە زانیاری و تەکنۆلۆژیایە کە باسێکی جەناب بوو لە قسەکەش پێ دەبڕم پێویستی بە چەند مودە دێ بۆی کە ئێمە بچینە سەر سکی خۆمان لە بابەتی پێشکەوتی تەکنۆلۆژیادا. بڵێ سەبارەت بە ژێرخانەکان ئەویان هەردەگەڕێتەوە سەر ئەو سیستەمەی کە بڵین دەیانەوێت لەسەر ئەپلیکیشن یاخۆت ئەو بەرنامەیە کە دەیانەوێت لەسەر دابنێتن بە پێی قەبارەی کارەکە دەگونجێت یاخۆت بڵین گۆڕانکاری بەسەداتن و دەبێتن بە پێی گونجاوی بابەتەکە ژێرخانەکەی بۆ فراهەم بکرێتن ئەویان بڵین ستێجی یەکەم یاخۆت بڵین مەرحەلەی یەکەم دوایوی کە بڵین بەشی ئەوەی کە دێتن چۆن بتوانین ئەو بەکارهێنەرانە سوود لە تەکنەلۆژیاکەی بگرین و تا چەند بتوانن کە ئەو لینکێ دروست ببیتن لە نێوان ئەو خەڵکە چکە جگە لەوەش پێویست دەکاتن لە هەندێک حاڵەت هەیە بڵین ئەوەرنس یاخود چاوڕوونیەک هەبیتن بۆ خەڵکەکە بە چ شێوازێک بەکار بهێنرێتن بێگومان لە سەرەتا تۆزێک بڵین هەندێک دەڵێ هەندێک چاڵنج و هەندێک زەحمەتیەک دەبیتن بەڵام بڵین دوای هەنگاوەکانی تر بێگومان خەڵکەکە وەچی فێر بوو ئەو کاتی تا ڕادەیەک سوودی زۆر لێ دەبین هەم بۆ کەسی بەکارهێنەرەکە کە وەکو جەنابەت باست کرد هەر خودی خۆت لە ماڵی خۆت دەتوانی وا بکەیت کە زۆرترین مامەڵەکانی حکوومەت حتى بڵین سکتەرە تایبەتەکانیش جگە تەنها ئەوە نەبیتن کە بڵین لە بواری بڵین حکومی بیتن هەروە سکتەرە تایبەتەکان هەتە تاکە کەسەکان دەتوانین سوودێکی زۆر یەکجار لێ سوودی لێ ببینێ وەکو نمونە دەتوانین بڵین لە هەندێک سکتەرە تایبەتەکان ئەگە دقەتی دابیتە بۆ نمونە ئەو سیستەمانێک کە بۆ من ئیشی دیلیڤەری دەکەن ئیشی کۆمپانیایەکان دەکەن سەیرت کردیە کە تا چەند سوودی لێ بینرێتەوە خەڵکەکە بەکارهێنەرەکە ئاسانکاریشی زۆری بۆ کردووە و هەروەها کاتی بۆ دەگەڕێنەوە تێچووی بۆ دەگەڕێنەوە زۆر شت هەیە کە ئەگەر بێت و جێبەجێ بکرێتن بێگومان زۆر بڵێن سوودی گشتی دەبیتن و هەروەها دەتواندرێتن بە خێراییەکی تا ڕادەبەر توان خێرایەکی تا ڕادەیەک زیاتر کارەکان جێبەجێ بکرێتن بێ ئەوەی تووشی ئەو بۆ منە سەرمایە گەرمە یاخود هەر شتێک بیتن کە خوا نەخواستە ڕووداوی هاتوچوەیە کە ئەگەر بێت و من بچمە شوێنەکە
تووشی ئەو بابەتانە بم. زۆر باشەوە کۆزانین پێشکەوتنە تەکنەلۆژیەکان هەم ئاسانکاری کرۆ هەم هەندێک جاریش لەوانەیە بەلانی خراپدا بەکاربێنێت کە بێگومان هەموو شتێکیش بلانی باش و لانی خراپێ بۆچی وەکو ئەوەی کە ئێمە هەستی پێ ئەەکەی زیاتر کۆمەلگای ئێمە بەلانی خراپدا سوودی لە تەکنەلۆژیا بینیەوە هۆکارەکان چین؟ بەڵێ یەک لە هۆکارە سەرچەکانی کە دەتوانم بڵێم تەوعیەی ئەو کەسێک کە چۆن ئەو تەکنەلۆژیا یاخود هەر شتێکە کە بڵێن بەکاری دەینیتن ئەوەیان تا ڕادێک بەڕای من چۆن دەڵێ بە شێوازێکی نابەرپرسیانە بەکاردەهێنرێتن. ئەوەش بێگومان کە کاتێک هەر بابەتێک یاخود هەر شتێک بێتن دەکەوتە بەردەستی لەوانەیە ئەو باگراوندە چۆن دەڵێ زانیاری یاخود شێوازێکی وهای نەبێتن کە بتوانێتن بە شێوازە خراپەکە بەکار نەهێنرێتن. بێگومان خۆتان لە بیرتان دێ کاتێک وەختی هەر تەکنەلۆژیاکی نوێ بۆ نمونە وەکو مۆبایل کە هات ئەو کاتیش بە شێوازێکی زۆر خراپ بەکاردەهات بەس خۆشبەختانە سەبر خەڵکەکە تێگەیشت و تا چۆن دەڵێ ئەوەکەی وەگرت یعنی فکرەکەی وەگرت کە لە ئابێت و باشە بەکار بهێنرێن بە خراپە بێگومان وای لێ هات بەرە و باشیەکەی بەکار هات. ئەوەشان بێگومان لە تەکنەلۆژیا بە تایبەتی خاستان ئێستا تەکنەلۆژی ئێستا و کە پێی دەڵێن دیپ فیک و بە شێوازێکی وها کە هەم ڕسمە هەم دەنگە بە شێوازێکی وها کە 100% خودی کەسەکەش نایناستەوە کە ئەوە بە شێوازێکی کە خۆی کەسە ڕاستەقینەکە نییە بەڵام کەچیش لە ڕێگای ئەو دیفیک و بڵین بە شێوازێکی وها تەقلید دەکرێتەوە ئەوەش تەسیر لەسەر هەم خودی کەسەکەش دەگە هەم خودی دەوروبەریش دەکاتن بەڵام بە هەمووی گرنگتر پێویستە تا چەند بکرێتن هەموو لایەک بڵین ئەو زانیاریان بڵاو بکرێتەوە کە بە شێوازێکی ڕۆشنبیری تەکنەلۆژی چۆن ئەو ڕۆشنبیری بڵاو بکرێتەوە کە بە شێوازێکی دروست ئەو تەکنەلۆژیایە یاخود هەر بابەتێک بیتن بەکاربهێنرێتن و سوودی لێ ببینین لەو بابەتانە. کاکوان دەکرێت ینی من زۆر جابیرەکەمەوە دەکرێت گەنجێک ئەوەندەی سەرقاڵە بە سێرکردنی ڤیددیۆی تیکتۆک و سۆشیال میدیا و زۆر بابەتی دیکە دەکرێت خودی خۆی حتمما گەنجی ئێستەوەکو بەشە لە شازەکان لە تەکنۆلژیا زانێت دەتوانێت سێرچ بکات دەتوانێت بگەڕێ دەکرێت سوود لە تەکنۆلژیا وەربگرێت گەڕانێکی باش بکات دەکرێت ببێتە مایەوەی کە هەلێکی کاری دەستکەوێت تەنانەت ئەگەر لەوانەشە بڕوانامەشی نەبێت یاخود چەند دەورەیەکی کەم ببینێت لە بواری تەکنۆلۆژیادا کۆمەڵشتی سەرەتایی وەربگرێت دواتر خۆی بەدوهاچوون بکە دەکرێت لە شوێنێکدا لە کەرتی تایبەت بیان هەر شوێنێکی دیکە بێت ئەم سوودوەرگرتن ئەم فێربوونی تەکنۆلۆژیایە کاریگەری هەبێت و وەسوودی لێ بگرێت و بێتە مایەوەی کە هەلێکی کاری دەستکەوێت لە بری ئەوەی کە بە چەند کاتژمێرێک سەیری ڤیددیۆی تیکتۆک و بابەتەکانی سۆشیال میدیا و کاتێکی زۆر بە خەسار بەرێت. مامۆستا دانیار زۆر چۆن دەڵێ خاڵێکی زۆر گرنگت باس کرد کە بەداخەوە گەنجەکان وەکو باست کرد ئەگەر بێت و ئەگەر لە ماوەی ساڵێک هەر ڕۆژانە گریمان ڕۆژانە 4 ساعت 5 ساعت سوشیال میدیا یاخود بۆ کاری بڵین لا بەکاری دەهێنە دەێتن ئەگەر بێت و ڕۆژانە ئەو 5 ساعتە لە ماوەی ساڵێکی کۆبکاتەوە ئەگەر بێت و نزیکە دەکە 1000 و شتێک ساعت ئەگەر هەر کەسێک نزیکەی 10,000 کاتژمێر لە یەک اختصاص یاخود لە یەک بابەت بڵین پسپۆری لێ پەیدا بکە پێی دەڵێن پسپۆر ئەجەبینە پێشچوی خۆت ئەگەر بێت و ئەو کەسە بە چەند ساڵێک خۆی تەرخانکە لە بۆ یەک بابەت نزیکەی دەبتە نیمچە پسپۆرێک لەو بوارە وارەوە ئێستاش خۆشبەختانە من خۆم دەتوانم لێرەوە بڵین کار لە بۆ هەموو کۆمپانیەکانی وڵاتانی جیهان بکەم بەڵام بە شێوازێکەوە چۆن بتوانم بە دوایدا بگەڕێم چۆن بتوانم خودی کەسەکە ئەو زانیاریانیان هێبێتن و هەروەها ئێستا تا ڕادێک چۆن دەڵێ ئەو مەسەلەوە شرت نییە ئیلا بڕوانامەی هەبێتن وەکو جەنابەت باست کرد ئەگەر بێت و خودی کەسەکە بڵین تاقیکردنەوەی پێدەکرێتون تێستی پێدەکرێت ئەگەر بێت و بابەتەکە شارەزا بوو ئەو کاتی بە سپاسەوە وەری دەگرن و بە پارەیەکی باش کە لەو کۆمپانیا یاخود لەو شوێنە تایبەتە دەتوانین کار بکاتن و
و داهاتێکی بەدەستبێنێتن و خۆشببختانش دەتوان تا ڕادێک ئەگە بڵێن کێشەی پارە نردنیشتوانە هیچ لەخوا بەزیاد بێ ئێستا تا ڕادێک باشتر بووە دەتوانێتن لە هەر وڵاتێکی جیهان بیتن پارەکەت بۆ تەحویل کرێتە سەر بڵێن حسابەکەی خۆت واتە ئەگەر بێت و وەکو جەنابەت باس کرد گەنجەکە بێت و لە جیاتی ئەوەی کە کارە لابەلایەکان بکاتن شرتنێ ئیلا تەنها لە خودی بڵین لە هەرێمی کوردستان و عێراق بڵین بخلێتەوە نەخێر جیهان هەموو لە بەردەستی تۆیە لە ڕێگای ئەو مۆبایلەوە کە دڵنیام مۆبایلەکان زۆربیان هەموو مۆبایلی باشن و ئینتەرنێتیشان هەیە خەتی ئینتەرنێتیان هەیە و سەرچاوەیەشان دەتوانن بەدەست بێخن بەڵام دەگەڕێتە سەر خودی کەسەکە کە چۆن بیرکردنەوەی بگۆڕدرێتن لە سەرەتای بەرنامەکەش تا ڕادەیەک ئاماژەمان پێدا خودی کەسەکان ئێستا دەبی گۆڕانکاری بەسەر بێتن چۆن بەدەست گەیاندنی ئەو زانست و زانیاریانە کە زۆر گۆڕانکاری بەسەر داهاتێ لە چاو پێشتر بڵێن چەندین ساڵ پێش ئێستا بەڵام ئێستا لە ڕێگە هەر ئەو مۆبایلەوە دەتوانی ببیتە کەسێکی پسپۆر و هەر دەتوانی کەسێکی بەبێ ئەوەی ئەنجامەکەت هەبی یا خۆت ئامانجەکەت هەبی لە ژیان دەتوانی کارەکانی خۆت بەسەربەری و تەنها کات کوشتن بیتن بۆ ژیانی ڕۆژانەمان. کۆتا پرسیاری خۆم ئاراسێ بەڕێزت بکەم پێشکەوتنەکان بێگومان لە چەند مانگی داهات و لە چەند هەفتەی داهاتوودا زیاتر و زیاتر دەبێت. ڕێمای تۆ چیە بۆ ئەوەی کە گەنجان و خەڵک بتوانن بە شێوازێکی تەندروست سوود لە پێشکەوتنە تەکنەلۆژیەکان ببینن و لەگەڵیشیدا پێشکەوتنی تەکنەلۆژی دەکرێت چۆن مەترسی لەسەر کۆمەلگای ئێمە دروست بکات. بەڵێ سەبارەت بەوەی تا بکرێتن چونکە بابەتێک هەیە چەند زانیاری زۆرتر بیتن ئەوەندە سەر لێ شێواوی تا ڕادەیەک دروست دەبیتن بۆ خودی کەسەکان و تاکە کەسەکان بە تایبەتی ئەوەش لە بەهۆی چێ چونکە بڵێن ئۆپشن زۆر دەبیتن یاخود ئەو بابەتانە زۆر دەبی سرت لێ دەشێوێ هەندێک لەوەی بەکاردێنی هەندێک دەچیسۆی تا بکرێتن خۆت فێرە چۆن خۆت فێر بکەیت چونکە ئەوە شێکێک لە زانستەکانە چۆن خۆم فێر بکەم چۆن فێر ببم ئەویان یەک لە بابەتە گرنگەکانە هەوڵ بدرێتن هەر گەنجێک بیتن یاخود هەر کەسێک بیتن خوازیار بیتن کە ئەو بابەتانە فێربی حواڵە بکە چەند خاڵێکی خۆی بچوو کاتەوە لەو بابەتەی کە تەواو لێ پسپۆر بیتن ئەو کاتی بێتن ئەو دواتر بڵین هەنگاوی دووەم بچی بابەتی تکە خۆی فێر بکاتن بەڵام نەک ئەمن لە ئێستاوە گریمان دەمێ خۆم فێرە گریمان خۆم فێرە ژمێریاری بکەم ئەم بێم لە هەموو بوارەکانی ژمێریاری دانیشم خۆم فێر بکەم نە تەنها چەند سەرچاوەیەکی تایبەت یا خۆت چەند فیلدێکی بچووک لە ژمێریاریکە گشتێک هەیە خۆم فێر دەکەم تا دەبمە کەسێکی پسپۆر لە بوارێ ئەو دواتر بێگومان سەبەر خۆم فراوان دەکەمەوە تا بتوانم زۆرترین زانیاری لەسەر بواری ژمێریاری و بڵین یاساییەکەی ئەگەر خۆشمان لێ فێر کرد ئەوە طبعاً زۆر باشتریش دەبی بەڵام چیە هەنگاو بە هەنگاو تا بگەینە ئەو ئاستەی کە شارەزای لێ بکەیت واتە هەر لە سەرەتاوە پێویست ناکە خۆم زۆر سەرقاڵ بکەم و هیچ شم پێ و دیار نەبی نە لە بوارێک تا ڕادەیەک خۆم شارەزا بکەم ئەو دواتر بچمە هەنگاوی دووەم و سێیەم و چوارەم تا دەگەمە ئاستێکی وەها کە تا ڕادەیەک بڕوان بەخۆم هەبێتن بتوانم هەر کارێک پێم بسپێردرێتن یاخود هەر بمێ کارێک بکەم بێگومان ئەو کاتی تا ڕادەیەک ئاسانتر دەبێتن و بۆ خودی کەسەکە تا کارەکان ئەنجام بداتون و جێبەجێ بکات بە جوانترین شێواز. بەڵام سەفات لە ئێستادا ئەنی کۆمەڵ ئەپلیکیشنی زۆر گرنگن کە خزمەتێکی زۆر باش بە مرۆڤایەتی دەکەن بە گەنجان دەکەن بە قوتابیان دەکەن بۆ ئەپلیکیشنی دیپسیک ینی ئەمە تازەترین تەکنۆلۆژیایە و منۆکو میدیاکارە میشە بەردەوام ئەنی لەوێ سێرج بۆ زۆر شتی بابەتی دیکە دەکەم تەنانەت بە کوردی ئەدەی ینی زانیاری ئەدەی تێ بۆی زانیاری زیاتر بداتێ ئەداتەوە ینی کۆمەڵشتی زۆ باش سوودی لێ وەردەگرین بۆ نمونە ئێمە لە پێشتردا تەوەرێکمان هەبوو لەسەر هۆکارەکانی لاوازی بیستن هەر بە کوردی بیێرێ بۆ نمونە بابەتە کۆمەڵێک زانیاری زۆر باش دەداتێ لەسەر بیستن لەسەر گوێەکان لەسەر شتی کە دەتوانیت ئەمە ینی مەبەستەکەم لێرایە کەم وەکو میدیاکارێک سوودم لێ دەکرێت قوتابیەکی زانکۆ
پرۆفیسۆرێک تەنانەت ئەوەی کە لە دکتۆرای خوێنن ئەم جۆرە بابەتانە بەکاربێن بکە لەو پەڕی پێشکەوتندایە و دەکرێت لەم دیدەوە سوود لە تەکنۆلۆژیا و بابەتەکانی ئەنتەرنێت وەربگرێت. بێگومان بە تایبەتی ئەو زیرەکی دەستکردانە کە بە شێوازێکی زۆر بەهێزن واتە تۆ هەموو زانست و زانیاری دنیا لە بەردەستە. خۆشبەختانە ئێستا زمانی کوردەکانیشیان لە هەندێک مۆدل زۆر باشن وەکو جەنابەت باسکە مەسەلەی دیپسیکە کلۆدە ئەوانە یەک لە هەرە گرنگەکانە کە بە زمانی کوردی کە بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی دروست زانیارەکانت بەدەست پێ دەگاتن بێ ئەوەی پێشتر چۆن دەڵی دەبا لە گوگڵ سێرچت کرد با تا بابەتێکت بەدەست گەیشت بە ئەویش دواتر دوای چەندین سەعات تا بتوانیمە بابەتێکی پوختت لێ بەرهەم هێنا بە. بەڵام ئێستا خۆشبەختانە لە ڕێگای چەند خولێکێکەوە بەڵام بەس چۆن بتانی پرسیار بکەی وەکو باسمان کرد چۆن خۆت فێر بکەی ئەو یەک لە بەشەکانە چۆن خۆت بتانی پرسیاری لەو زیرەکی دەستکردانە بکەی بە وەڵامێکی وات پێدەداتن کە ئەنەما و کەسێکی زۆ پسپۆڕەوە لە بەرامبەرت دانیشتێ و وەڵامت دەداتەوە بە شێوازێکی زۆر سادە و ساکار. بێگومان نەک تەنها لە بواری میدیا لە هەموو بوارەکانی زانستەکانی ترە لە بواری پزیشکیە لە بواری ئەندازیاریە لە بواری پێشخستنی ئابووریە لە هەموو بوارەکانی ژیان دەتوانانی سوودی لێ بینێ. واتە تو لە جیاتەوەی کە خودی کەسەکە دابنیشیتن بە دوای ئەو هەم زانیارانە بگەڕێتن بەڵام هەرچیەوەیە بە شێوازێکی ئاسان و ساکار بەدەستت دەداتن و بە کەمترین کات ئەوەش طبعاً زۆ سوودی لێ دەبینیت و کارێکەوە بکە. جگەل لەوەش ئێستا بابەتێکی کەش هەیە کە هەر پێشکەوتنەکانی زیرەکی دەستکردە کە پێی دەڵێن ئەیجنت باشە لە زیاتەوەی من دابنیشم ئەو ئیشانە بکەم خودی ئەو ئەپلیکیشنە کە بڵین دەتوانین ناوی لێ بنێن ئەپلیکیشن ئەو خودی ئەو ئەپلیکیشنە دێتن بە کارەکانی من جێبەجێ دەکەن لە زیاتی خۆم بیکەم. بەڵام لێرە هەندێکی لەوانە مەسەن ترسیەوەی هەبێتن کە کارەکانم لە دەست بدەم تا ڕادێک ڕاستە بەڵام لێرە ئەگە بێت و خۆت بتوانیت چۆن ئەو بە ئەپلیکیشنان بیکەیتە خزمەتی خۆت بێگومان تا ڕادێک لە دەستدانی کارەکەت بڵین دەتوانین بڵین تاخیرتر دەبیتن وها بە ئاسانی کارەکەت لە دەست نادەی ئەگە بتوانین بە شێوازێکی دروست بەکاریان بینی و سوودیان لێ ببینی. دەستخۆش بە زۆر سپاس بۆ فوعاد زادە پسپۆڕی تەکنۆلۆژیا و زانیاری کە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە بوو. سپاس دەکەین.